کاتژمێر و خولەکم دەژمارد تا ڕێگای سەلاسی باوەجان و دەشتی سەرپێڵ و زەها و ببڕم و بگەمە ناو جەرگەی کارەساتی بوومە لەرزەکەی پارێزگای کرماشان. ئەزمموی کارەساتەکان پێی دەوتم ژیانی لێقۆماوان بووەتە دنیایەک چیرۆکی تراژیدیا. نزیک بە قەزای سەلاسی باوەجان بووم. وردە وردە لادێنشینەکانم دەبینی لە ناو ماڵەکانیان هاتوونەتە دەرەوە و لەژێر خێمە دەژین، بەڵام هیچ ئاسەوارێکی بوومە لەرزم بە ماڵەکانەوە نەدەبینی. جارجارەش چاوم بە هەندێک تابلۆ و لافیتەی سەر ڕێگاکان دەکەوت کە سپاسی خەڵکی بە هیممەت و خێرخوازیان تێدا نەخشێنرا بوو کە بەهانەی لێقۆماوانی بۆ مەلەرزەکەوە هاتوون. سوپاس و پێزانینە گەرمەکانم پێسیر بوو کە دەبێت خێرخواز چی بۆ لێقۆماوان کردبێت. گەشتمە ناو قەزای سەلاسی باوەجان. چاوم بە خێوەتی زیاتر و ماڵی ڕووخاو کەوت. هەستم دەکرد ڕەنگە لێرە شەڕێکی چەند ساڵە یان چەند مانگە ڕوویدا بێت. آخر زۆرێک لە ماڵەکان بەشێک لە دیوارەکانیان ڕووخا بوو. خەڵک لەگەڵ ژیانی خێوەتڕانە هاتووە. دنیایەک کێشە و گرفتی ڕۆژانەیان هەیە. دایک خەمی منداڵ و منداڵ خەمی قوتابخانە و یاری ڕۆژانەی و باوک خەمی حاڵ و داهاتووی نادیاری هەمویان دەخوات. لێرە ژیان لە ستەمەوە زۆر دوور نییە. خۆمە زندگیمانەوەی نایم چاترانە و وڵای تر خۆی گەورە ڕەحمکار لەمە زیاترێتە خوا بەدەی بێ پێمانە ئاسنا ئەچنا دەشوەری هەد مناڵ بڕاتە دەشوەری ناک هیچ ئیمکاناتێکی هەستن هیچ ڕاستێکی ویساودا بەور بارانە و مەرن چی بکە لەکوێ بڕاتە شوێری مناڵی و لەکوێ بڕاتە مناڵش چی بڕاتە دەردەر و ماڵ بکە مە هیچێکی هەزنە وانە نایم چاترانەوە خانووەکەتان لەسەر چۆن سێتە بەقەیەکە بەخوا تەواو هات تەنیا فقط بانی تۆ دەهینە شەقشەق وڵە خوارەکەی تاوا سفروگە بەخ کەستان لە دەستاوە وڵا کەسمان لە دەست نەداگەوەڵ وەڵامێکی تر بەخوا سێتە بەقەیەکمان بووە بانەکەی تەواو ناوەکەی هاتکە تەختەفر تاوا ڕەخیاگە نای خۆی مالێکمان بگە لە ژوور ئەیش لاکەی تاوا ڕەخیاگە نای خۆی ئەو چاوا لە بانە ماگە شەقشەق و فادڵا گشت تەقیگە ناوی ئەتوانی بڕێتەوە ناوی نە هیچ بەخ زاتان بچنەوە ماڵەکە بەخوا زاتمانی أنا بخوا أترسين لنا كايك وبلاري وبهالرجع وقستي لاكي هالرجع ولاكي الرخاء وترزات معني جنوا. سباشترين حل هرتشاجك. بخوا ذي سباشترين معها وسخ قرك معنا الرخيص بينه فقط ذين وجرو خانق كيف. أنا بخ. كستان لدز داو. نورا للسايخ وعمزايكي من على كان من ومن على كي كجاو وخويتي وعلى وزنو على بمارسان. ترى والله كسيبا معنا. كاتك زلزلك هاو شون بوباز. بخوا هما بتازه هاتين أراقوه. ما بحجز أنا فاميلي مال مانا. بحجز على خانة واحدة. ترى بخوا حنا ما زعني شو الروجة لم بريبرينا أو بريدو بأمخانية. ترى ما زعتها خانة كوري نابو برو كوري. ها وقت برخك خاموس بو. ترى هنا كم بو وقت هاتين در وبيبرقوا وبيحزقستي سرقردان ويلان ومدشتي وبكجيو. ترى بخوا هروا وايجان رحمي كجاره. شون بوكاتك زلزلك هاو؟ هم مالمان چهار طبق و لبانی چهار طبق که دانشجویان میوان بومیان کان مارینو وقت دانشجویان قسمان کرویکو چی یه دفعه زلزله که ها کشمان رام کرد حسارکه و شمان صبرون خوانای راه لکه نتوان کشمان امری نه حسارکه وساین دوای زلزله که دوای هاتی نخوار و سلامتی کشمان درجی. الحمد لله اسم اشتا مدرسة كلاس شنومي اسم مدرسة بازة لو روجو حزكي بقريتو مدرسة حزكم برو مدرسة مدرسة كان من بازني كلاس بنجم مدرسة كانت عن هيج روخاون مدرسة كان من كشيان تخريب بوغن يعني نالي بيتان يعني نوترا وكي اقرينو بو مدرسة نا والله
لێرەوە تۆ پەیامت چی هەیە بۆ خەڵکە هاوکاریتانەکە کۆمەکتانەکە بۆ حکوومەت بۆ دەوڵەت هەمووی فرەلایەن مەمنونین چونکە ئێمە کشمان ئاوارە بووگین ئەوان زەحمەتیان هەست بۆ زەحمەتێکێژن و سایلمان بۆ هەنێرن فرە مەمنونین لێ مالكم بوقا مثلا شوار واحد الان انا ام شادره لنا ام شادره انا جزايا مزلهش در حدان بو يازر روجر من احان دي قطره وسرملي خمانه كردي ئێوە پێویستان بەچی والله ما بيوست من باوه هز كانديس من بيو ده الاقل دشويك ما بيجين وزات تماشاك روشه داير الشو ارن بون دوشتانا لنا ام هرغولي تو قلوشتا نو عزيت جهاز نحج مردم حشينيه لا اقل بعد دوغا حق جماليه دانا كانديس آیو بعد تانکری آیو بعد مثلا دولت توجه لمردم که حش توجه نکرد لمردم کەسان لە دەست داوە والله من کسم لدز نه کل استاد حال مالا ها استاد مالا تماشا که اولنی راپلی هات استملیا خون ام پشتما دایزیم بخواد دو دانه روز ریک نفس قطب هر عار نای سینما کریا نفس قطب تنگ نفس دوروش خانم بخوا قسم دای لی راپلی که هم امشتی على فريق اخواني كشتين ولك خوا بيانا كشتين بعدهم على بير ما داين بيكشتاني کاتێک قایمقامی سەلاسی باوەجانم بەسەر کردەوە چەند کەسایەتیەکی هەڵەبجەم بینی کە بە هاوکاریەکانیان هاتبوون تا قەرزی وەفای ساڵانی ڕابردوویان بدەنەوە. هاتوین بۆ ئەوە تەسلیەت بێژین ئێمە بە خەڵکی ئەم مەملەکەتە بەوەی کەوا بوو مەلەرزەلی داوە تەسلیەت ێژین پێیان دوعاکەین بۆ مەرحومین و شوهەدا خوای پەروەردگار لای خۆی قبوڵیان کە دوعاکەین شیفا بۆ مەجروحین دوعاکەین خوا سەبر و سەلوان بنێرێ بۆ سەر دڵی ئەو کەسانە کە ماون لەوان کە کەسوکاریان لەدەستداوە لانە و ماڵیان وێران بۆ ڕووخاوە خوا بە لوتفی خۆی ڕۆحیان بەرز کات و دڵیان خۆشکە و بە هەموو لایەکەوە بتوانین ئەم حادیسە ئەم موسیبەتە گەورەیە ببێ بە دەرسێک ببێ بە عیبرەتێک هەم بۆ دنیامان هەم بۆ قیامەتمان بەڵام بە هاوکاریکردن ئەوە خاڵی یەکەم کە ئێمە هاتوین خاڵی دووەم هەر لە جملەی ئەوە بۆ هاتین ئێمە بەڕاستی خۆمان بە قەرزاری ئێوە ئەزانین ئێمە چەند دەفعە لێمان خۆماوە 74 88 91 ئەمانە هەمووی خەڵکی کوردستان بە تایبەتی مەخسوس ئەم شەریتی حدودی سنووری ئێران عێراقە کە ئێمە ئین هەڵەبجەی و هەورامان و ئەمانە زەحمەت بووین وەسەر خەڵکی ئەمدی و وەسەر ئیدارە و وەسەر جمهوری ئیسلامی و ئەوانە لەبەرەوەی ئێمە هاتووین وەکو وەفایەک وەکو پێزانینێک وەکو تەقدیرێک سوپاسان بکەین و لە نزیکەوە جوزئێکی کەم لەو قەرزەکەوانە گردمانە لەو دەینە بتوانین ئەگەر بە قسەیەکی شیرینیش بێ ئەنجامی بێت و ئەدای بکەین. این حادثه خوی حادثه طبیعی از جانب حق قطعا هرچی و جانب خوا برسید بازم زور باید سپاس بکنید. این زلزله که در یک شنبه شو ساعت 9:40 دقیقه به وقت ایران و بکاتی تهران به قول معروف اتفاق کافت ایمه در مجموع 22 نفر گیانیان و دستا 22 نفر در حوزه شهرستانی سلاسی بابجانی که شامل ازگلو خود تازاوا و استاد 206 آوای ایمه 22 نفر گیانیان و دستا 56 نفریش بریندار بین مجروب بین که خوشبختانه اکیبیل امداد و نجات ایمه تا ساعت 5 بیانی تمامی مجروحه تمامی برینداره تمامی یعنی گشتن وجه آوار نجات داو و مراکز درمانی منتقل بین متاسفانه حدود 15,000 رأس دام من و دستان این روستایی که چند روز بعد بالاخره امها بین و لاشگانیان
بسیار باعث دفن بیاد تا به صورت بهداشتی که شبکه دامپزشکی هم کاریانه کرد. در رابطه با بحث اسکان موقت، یعنی حالا نظام کردی و چطورید، بله اسکان موقتیش خو ایما 13200 خانوار دیرین که 13200 کل چادر بسیار از طریق حالا مرد توزیع بین خلقگان، بین مردم، هر خانوار یه چادر که اسکان موقت داشتن. بعد نایلونیش کشان سبان چادرگان اقلام خوراکی و بهداشتی و یعنیش کلن توزیع بیا. البته احتمال داره بسیار و بین ضعفی دیگش بود یا طبیعیه چون که حادثه کورگی. چیزی که مهم بی و ناوی حادثه رایمه خلق ایران و خلق عراق مخصوصا کردستان عراق خیلی احساس همدردی و مردمی مکردن. حەزم دەکرد چیرۆکی ساتی ڕوودانی بوومە لەرزەکە لە زاری هەر لێ قەوماوێک کە دەمبینی ببیستم. بەڵام کاتێک هەواڵی خراپترین شوێنی کارەسات و ناوەندی بوومەلەرزەکەم پرسی دەست بەجێ سەلاسی باوەجانم ڕوو بە دەشتاییەکانی سەرپێڵی زەها و ناحیەی ئزگەڵە جێهێشت تا گەشتمە ئزگەڵە. گەشتێک بەناو ناحیەی ئزگەڵە گەڕام. ئێرە ناوەندی بوومەلەرزەکە بوو. بەڵام دەتوانم بڵێم لە 20 خان و کەمتر لە 5 خان و وێران بوون. بەڵام ترسی هاتنەوەی بوومەلەرزەی بەهێز و شەقبوونی ماڵەکانیان دانیشتوانەکەی خێوەت نشین کردووە. لێرە ئەوەی سەرنجی ڕاکێشام هەنگاوەکانی پاکردنەوەی ناحیەکە و برنە دەرەوەی داروپەردووی ماڵە ڕووخاوەکان بوو بۆ دەرەوەی شار. لە خۆرهەڵاتی ئزگڵەوە گوندی ئیمام عەباس بوو کە پێک هاتمون لە 46 خانوو. بەڵام بوومەلەرزەکە تەنها چوارچێوەی خانوویەک و قوتابخانە و مزگەوتەکەی هێشت بوویەوە. نەمازانی دنیا بووە خۆ و ئار و ئارنە چێکی سوور و ئاسمان سوور و خۆڵ و خایکە ئیتر نەمازانی شەوە یا ڕۆژە ئێرە فرە سەخت و فرە سەنگین و بۆمان ئیتر هەر لە حەزە و هەر سەعات و تەمای ئەوەینە ئیتر تەواو و شایەتومانمان ئاورد و ناوی خۆمانە ورد و یاڵە یا ئەڵامانە کرد. کامێ ماڵەکەتە؟ ئێمە ئەمە ماڵمانەوە. ئەمەی تریشتان کە ڕووخاوە کەسیتیان نەمردووە؟ هیچ کێ شکر بۆ خوا نەوین لە ماوە گشتمانەوە دەڕۆین ئەم ماڵانە گشتی وە دەر بوو. یعنی ئەو زلزلەی یەکەمیانە باش بوو؟ زلزلەی یەکەم های ئیتر هەر ئەو نوە لەرزاندیوە وە لە دووەمە ئیتر دن کەس نازانێ ئەو قەیامەت. وای لێ هاتووە ئێستا ئەو خەڵکی کە لە ماڵ و حاڵی خۆیان چوونەتە دەرەوە کە ڕەنگە بگرە 15 متر لە ماڵەکەی خۆشیان دوور بێت بەڵام هێشتا بەهۆی پەس لەرزەکانەوە واتە ئەو بوومەلەرزە بچووکانەی کە لە دوای بەهێزەکەەوە دێن ناوێرن بێنەوە ناو ماڵەکەشیان و تەنانەت فەرش و پێداویستیانەی کە پێویستیانە زۆرینیان ببەنە دەرەوە زۆر بە حەزەرەوە دێنە ناو ماڵەکانیان و دەچنە دەرەوە. ئێستا کە من هاتوومەتە ناوە ماڵەوە لە دەرەوە خەڵکێک یعنی بە حەزەرەوە پێی دەوتم کە پێویست ناکا بڕۆیتە ژوورە چکە هەمیشە گیانی و کەسانی دەچنە ناوم خانوانە لەبەر ترسی بوومەلەرزە بچووکەکان لە مەترسیدایە. دایان چۆنی باشی؟ سلامەتی کاوێکە دەسماچی وەزعتان چۆنە؟ بەخوا وەزمان خراوە. بۆ خراپ؟ بەخوا ئەوەسە بارانە وارێ بەیانی هەتا ئەوە ئەم بارانە سەوت زندەیەمان حڕگوت چڵپا و حیزندەیەکمانی. لەگەڵەوەیە کە ئێستا ژووردە بوومەلەرزە هەر هەیە حاڵتان؟ وەڵای ئێوارە لە ئێوارە تازەمە 3-4 بار تازە بووە و هەر خەڵمان پێ ناکە ئێمیش. هەر لە ناو خەیمەن؟ هەوا نای خەیمان وەڵا. ماڵیش نەماوە تا بچێت؟ وەڵا ماڵمان نەما بەخوا ماڵمان وێرانە بووە وەسە نە زندەیەکمان هەز لێمان خۆمیانە پوڵێکمان هەز مناڵێکمان بوونە دوکدەر لێمان خۆمیان مناڵێکمان ببرێ کفنی بۆ بچێنی بینێنە لە هاوی خاک هیچێوە دەستمان نەماوە. شەوی بوومەلەرزەکە چۆن بوو؟ بەخوا شەوی بوومەلەرزەکە ئەو نەوەژمانە خۆمانە دووار نازە ملمانە دا هەرکە لە عنازە خۆمان
هادي لو شخمنا باما كريبو لا لجري خانك هادي نسد وڵا وعزی خەڵکی ژەر وەکو ئێمە کچی کوشتاری دا و ئازادار بوون مرد چەند کەس بریندار بوون لێرە وەکو تو ئاوا ئێستش برینەکەیان پێوە تقریبا نازانم مەرد خەوەری خۆم و ماڵی ترمێتر کشتیار کولەن بریندار بووە لە پێی و دەستی ئەوەندی منە بینم بە دەگمن ماڵ هەبێ بە ساقیما بێتەوە هەمووی ڕووخاو ماڵەکە ماڵ هەبێ ئێستا سەلامەت دەرچوو بێت وەڵام ماڵی تیانە تەنیا ماڵێ بێ ئەو ماڵەسە لەو ژووراویش ترێکی بردووە مەدرسەکەس کە ماوەفێری مزگەوتەکە لێرە مەدرسەکە کەماوەتەوە ئێستا مەدرسە بازە مەدرسە وەڵا باز نییە کانی کسێکیان بۆ وەردە لێ تەدریسەکە ئێستا لەوێ دەرسێ ئامناڵە ڕۆ بۆ مەدرسە ساروێ زۆر باشە کەس هەیە بریندار وەکو تۆ هێشتا لە بیمارستان بێت وەڵا بریندارمان هەیە چاوشتیان دەراتی و لێتە نازم ئەلان لە ماڵوێیان وەزایان بۆ شێوازە خراپ ئارە وەڵا وەڵا وەعزیانەر وەکو وەعزی ئێمە زاوارن ئارە وەڵا چاوێن دەرات کەنیشتیان لە دەستدا دەستەکەت خۆش بێت بەپی زانیاریەکان دیارە خانومێک هەیە کە خۆبەخشە هاتووەتە ناو ئەم دێەوە دێکانی تری دەوروبەریش لەوەی کە دەوێت خۆبەخشانە خزمەتێکی تایبەت بەم خەڵکە بکەوە بەپی زانیاریەکانی من کە هەمە ئەم خانمە لە ئێستادا خەریکی ئامادەکردنە لەوەی کە کابینە بێنە بۆم خەڵکە فەراهەمی بکەوە لە چەند شوێنێک بەڵێنی ئەوەی داوە کە کەس حەقی نەبێ بەسەر ئەو شوێنانەوە کە ئەو دیاریان دەکا و بۆ خۆی ئاودانی بکاتەوە سەر لە نوێ جارێکی سەر خانۆکانی تا دروست بکاتەوە. لەگەڵ بڕینی ڕێگای سەرپێڵی زەهاو چاوم لەسەر گوندەکان بوو تەپانی و کویک و خەسرەواوا و چەندین گوندی تر بەڵام تەپانی و کویک خەمیان لێدەباری مقدرێکی ئیلایی هاتیە ئەم مقدری ئیلایە تقریبا 22 نەفەر ئێمە کوشتەمان هەیە تقریبا 75 نەفەر زامارمان هەیە وەلایەنی ئێمەوە تەشەکۆر لە تەوامی مەناتقی کوردنشینەکەین وتشكركن لمناطقك هلوجة واقعا هاتن زحمة زوريان كشات وبرانا حمدردي وحمدليان بويا مكريا والتمام مناطق كورنيشين ده حركة دنيا هي يمدسي كشتيان ماجكين أوانك حمدلي وواقعا خمخواري إموجن إما مشكلة الدنيا ياتي سمى المعنى والتشكركم ده تمام مناطق كردستاني إيران وكش زحمتي كشات تمام مناطق فارس دشينا كان شو واقعا زور زحمتيان بويا مكشا يمش بقدرك إلهيات إن شاء الله يمش دعواكن لخوي قوري هيج كسي توش مشكلونا راحتيني أم أوايك سد مالية تقريبا سد مالا 8 مالي لراي هيج كينا ما هيج بونا ما زخمي وزامار وبدبختي وهابري أم سرما وزقم وزيقته هيج واقعا درا هيج ريكينية الآن جلاني الدولة وقرقان كانسك ومردم بيرن كومكي مردم بكن مش تشكركن واقعا للدسكاي أمنيتي كبتواني كومكي أم ملته بكا واقعا سپاسگوزار يعني تشکری جوابکن. لگوندی تپانی پیاوێک خێزان و کچێک و کوڕێکی گیان لەدەست دەدەن کە تەنها خۆی و منداڵە 5 مانگەکەی لە مەرگ دەربازیان بوو ئەو پیاوەی کە برینەکانی لەگەڵ گەورەبوونی کۆرپەکەی گەورەتر دەبن. من فرادی سەفەری لە ئاوایی تەپانی و ساحێوی خێزانێکی 5 نەفەرەوی ماڵ و مناڵم لە شەوی حادسە بەلە ئەوە پێش لەزەیە هات ئێمە هاتینە دەر وەلێک خوای گەورە چون ئاوەها حەجەڵەکەی هاوردی و ئێمە هەر 5مان چوینە سۆ ماڵ چوینە ماڵ دوای ئەوەی کە چەند دقەیەک لە ئەو واقعە گوزەریا پێ پەز لەزەکە ئێمە دوارە چوینەسە ماڵ خوا شایەتە ئەو ژنمە یەک قسەی کرد بە لە ئەوەی کە 3 ڕکات واتری خوارد دوای ئەوە هاتون لە کنارمەوە ساوتی فەرات من یەک لە ناڕەحەتیەکم هەیە لە دڵما بۆ تێژمی وەلی تۆی ناڕەحەتەوەتم چیەوتی ئەگەر مەرگێک هەیە خوای گەورە مەرگی من بخاتە بەری تو وتم بۆ وایەژی لە کەرەمی خوا بێ ئاگایوتی نام قسەمە کردە هیچ تەحمڵی هیچ مسیبەتێکم نەمزانی ئەم مسیبەتە تێتە سەرم زمانێکی ئەم واقعە گوزەریە خوا شایەتە 6 دقە دوای ئەوە ئەم زلزلە ها زلزلەکە ئەو نەقدرەتی بێشتر و خوا شایەتە ئایسێکی قەڵبمی تەکاندا و دەمی ئەڵڵاهو ئەکبەری ئەم ماڵمە ستەکی خاکەکە ژێربان
منیش خۆم لە ژێر ئاوارەوە قیژ و قاژی مردم بەدبەختیەکی مردم هاتووە سەریا تکە لە ئەم گوێمە ئاها خۆمی شامی تمانم هاور دوای ئەویشە کە هەر دەستم ئەو دوو پەنجەمەوە دەروە براکانم گوێم وە دەنگیانەوەتیان ماڵی فەرات خراو بووە هاتنە بانی سرم دنکەوە دنکە ئەو مردێلە ئەزانم و وە گوێم وەلێ بچکەتکە هۆشم ناهەما وتیان مە فەرات دەربێنە پەنجەرەکانم ئاوە تەکانەداوە زۆر شایەتمانەکە حەرو لە دەم ماوەتی تەمام نەکردووی نەفەسم کەمێ ماوە ئاوارەیەکیان لە بانی سەری ئەوڵەن بە لە گشتقاڵێ ئەم دایکی ئەم کوڕە دیتە لەیلای ناوە خێزانی من وە خوا شایەتە زمانێ دەریان هاوردوو پێچی ئەیتە مەسەن چتێەوە سوورەتەی ئاهەنێ دای و لێ قەتڵی بڕیوە وەلێ وەخاتی ئەم مناڵە گیانی خۆی لە دەستەوە مناڵەکەیان لە ژێری چنگیان دەرهاورد بۆ منیش نەیان وت و من بێهۆشم زمانێ منیان لە ژێری ئاوارە دەرهاورد و هەر پەنجەم دیار و من بێهۆشم وەختی هاتمە هۆشەوتی ئایم خێزانەکە کووە وتم ها لە ژێری هەنە ناوی ماڵە یەکێکیان خەفتە یەکێکیانی لە کناری دەستمەوە عەبدوڵبا این یەکی لە مناڵەکانم کەنیشکەکەم مۆبینا ئەسمی و دنکە دانیشتم و ناوەلی جوانیشانم بۆ هەڵبژاردن ناوی قورعانی مۆبینای گیان بە پاڵشەکەی ژێری سەری هەنووس بەرماڵەکە ها لە ژێری ئەوتی بابە من بۆ نوێژی بەیانی هەڵسێن ئەوە تەمەنی بۆ 10 ساڵەشوی کلاسی سێوە و شاگردی ئەم کلاسەوە وەسانی شاگرد ئەوڵی ئەو کلاسەوە وتی بابە بۆ نوێژی بەیانی هەڵسێن بابە بۆ بانی شاو چون من بەیانیان زوو هەڵەسیان وەشی بۆ سەریکان هەر بەرماڵەکە لە ژوور سەریاوتم ها لە نێو خانەوە وەختێ دەرم هەور ئەو پەپولیەکە باڵی کردە سلام ئامانەتی خوا بە قورعانی عەزیز وەکو ئەو تەسبیحە چۆن ئاو جۆرە دەرم هاور خەشەیەکی نەکردو لێ خوای گەورە گیانی سن دەردی لێ قورعانەکەی تەمام کردو یە جوز قورعانی تەمام کردوتی بابە شیرینی بۆ بچێن پاشەوە بانجا و جەعمە بۆ ئەسێن بەخوا دەخوای گەورەگی ئەو نوریە هاورد و لەلای ئەو ماڵمای خۆی ئیمان خۆی گیانیانی سەر خوای گەورەوە بەهشتی بەنی شادیان کاتەوە دوای ئەویچە ئەو کوڕەکەم بۆ خوێناوڵت ئەویش تمەن بکە ئاوار دایەسێ بلیام مەغزی تووشاندە و خوێندە ماڵ بوویتی دەرماوە وەڵای ئاریان ماس ئۆمێدی ئەوەڵەن دایک و باوکم ئەمێدی منە ئەمێتی ملەتەسانی ملەت تکشی تێژێ ئاریان من ئەمە ئینشاءڵڵا بتوانم و هەمکاری ئەدەی خەیرێلەوە هەمکاری دەستەن دەرکارێلێکەوە بتوانم ئایندەیەکی جوان بۆ ئەوە بسازم و ئەمەشە بڕێسێتە ئەو هەدەفەلێکە خۆشک و براکانی ئینتزاریان بێچی من ڕۆژێ هاتمە لەسەری کارە هەر ئەو مبینا کلاسی سێومە وتم بۆچی ناڕەحەتی وتی بابە یەکێکیان ێژێک باوک کارگەرە وتم دروستە من کارگەرم تۆ چیەکەی وتی بابە قەوڵت پێغەمێوە ئەو مەدوودە بەخوا 3 ساڵ شاگرد ئەوەڵ وە لەبانی ئەو قسەی خۆیە سابت و ئەو کەنجمە وەمێدوارم وەخوا ئیتر ئەمە دوان ناڕەحەتیمانێ ئەمە بەڵایەکیشە خوا هاوردێ سەرمان ئێمە ڕازیم و ڕزای ئەمانیشە بۆ ماماوە ئینشاءڵڵا ئەوێتە مایەی دڵگەرمی بۆ گەشتمان کاتێک بەناو کۆمەڵگەی کوێیدا تێپەڕیم وێرانەیەک بوو کەوا دەهاتە پێش چاو ژیان چەکەرەی تێدا نەکردووە بەڵام لە دوای قسەکردن و گوێگرتن لە ئازار و خەمەکانیان دەتزانی لێر ئەوەی هێشتا زیندووە و نامرێت هیوایە بە ژیان و دووبارە بنیاد نانەوەی ژیان لێرە 127 کەس گیانیان لەدەستدا بوو
بەدەیان کەس بریندار بوون و بەدەیان ماڵوێران و خاپور بوون. هەر لێرەش کەمپینەکەی هەڵەبجەم بینیەوە کە بۆ دڵنەوایی لە لێقەوماوان هاتوون، بەڵام بەدەستی پڕ، گەرچی تەنیا هاتنەکەیان بۆ لێقەوماوان گەورەترین دڵنەوایی بوو. بەڕاستی ئێمە گشتمان بۆ ئێوە دڵمان تەنگ بووگە، بۆ ئێوە خەفەتبارین، بۆ ئێوە نگەرانین، ئەمما چون موسیبەتەکە لەلایەن خوای گەورەوە هاتووە ئێجین ئینا لله و ئینا ئیلەیه ڕاجعون. خوای گەورە دەرەجەی شەهیدەکانتان عالیە، عالیتری کات، خوای گەورە سەبرتان پێ بدات. ئیمڕۆ لە خزمەتی جەمعێ لە مامۆسایانی هەڵەبجەی شەهید، جەمعێک لە فەرهەنگیان و کەسایەتی سیاسی شاری هەڵەبجەی شەهید و وستانی هەڵەبجەی شەهید هاتووینەتە خدمەتی ئێوە مردمی محتەرەمی کۆیک کە هەم تەسلیەت و تەعزیەتی خۆمان عەرز بکەین لە خزمەتانە و هەم لە نێزیکۆ واقعەکە بوێنین و حضوری ئەم مامۆسایانیشە یەقینەن بۆ ئێوەی محتەرەم، بۆ ئێوەی ئیماندار و بۆ ئێوەی سەبور قەتعەن تەسەلی خاتری ئێوەست. حضوری ئەم مامۆسایانە و حضورێکی معنەویە و بە خاتری ئەوەی کە لە وەزعیەتەکە لە جەلەسەکە لە مەحفەلەکە ئیسفادە بکەین. هاین لە خزمەتی جەنابی مامۆستا مەلا تایری بامۆکی ئیمام جومعەی محتەرەمی هەڵەبجە، سەرپەرستی ئەم شاندە فەرهەنگیە، بۆ ئەوەی کە هاتوون هاودەردی بکەن لە خزمەتی ئەوە عەزیزانە. ئینشاءڵڵا لە خزمەتی ئەواوین و لە ئوستانی هەڵەبجەی ئازیز و خۆشەویستمان سڵاوی خەڵکی هەڵەبجە بە جەنابتان ڕائەگەیەنین و سەرخۆشیتان لێ ئەەکەین و کەفارەتی زەحمەتتان عەرز ئەەکەین و داواکەین لە خوای پەروەردگار مەرحومەکانتان بە بەهەشتی بەرینشاد بکات و شیفای بریندارەکانتان بدات و ئاخری موسیبەتتان بێت. ئێمە لە تەرەفی ئەو برای و خزمانەی منطقەی هەڵەبجەوە هاتوونەتە خزمەتتان وەکو هاو دەردیەک، وەکو هاو خەمیەک، هەر وەکو سەرخۆشیەکە لە نزیکەوە بە خزمەتتان بگەین کە ئێمەش هاو خەمتانین، خەفەتمان بۆ خواردن، بەڵام لەگەڵ ئەو هەموو دەردەسەری و ناڕەحەتیانی کە لە مەناتیقی خۆیشماندا هەیە حەزمان کرد بە شتێکی بچکۆلێش بێت وەکو حەزەتی سولەیمان فەرمووی ئین الهەدایا عەلا مقداری مهدیها، هەدیەیەک و کۆمەکێکی بچووکیش لەو خزمانە و خەڵکانەی وستانی هەڵەبجە بێنە خزمەتان لەگەڵ ئەم مامۆستا بەڕێزانە و سپاسی جەنابی مامۆستا مەلا قادری ئەکەین و جەنابی مامۆستا عەبدولهادی کە باقی هامکار و هامڕاکانیان و ڕانندە بەڕێزەکان کە کاریان بۆ ئاسان کردین تا ئێمە بتوانین بە حزوری ئێوەی بەڕێز و خۆشەویست بگەین و کەمێکیش بتوانین لەو خەم و ناڕەحەتیانەتان لەسەر لابین کە بزان ئێوە هەر خۆتان نین، خەڵکانێک هەن خەفەتتان بۆ ئەخۆن، فرمێسکتان بۆ ئەڕێژن. ئێمە بەشێکین لەو خەڵکانە، خوای گەورە جەزای هەموو لایەکیش بداتەوە و خوای گەورە سەبوری ئێوەش بدات و ئینشاءڵڵا مشکیلە و کێشەکانیشتان لەسەر کەم بکات و بتوان باسازیەکی ئینشاءڵڵا باشتریش بۆ خۆتان و ماڵ و منداڵیشتان دروست بکەن. بنیش بەناو هەر پەنج ئاوایەکان کۆیکۆ خێراتتانەکەم، خوای گەورە ئەجر و پاداشتان بنووسێ ئینشاءڵڵا. بەڕاستی ئێمە وەختێ ئێوە و باقی مردم ئێران ئەدوێنین بە حەقیقەت موسیبەتەکە چەندێ سەنگین وە لەلامان زۆر ئاسان بووە. خوای گەورە ئینشاءڵڵا موسیبەت ئاوەها سەخت بەمل ئێوە نێڵێ، خوای گەورە ئێوە بۆ ئێمە بێڵێ و خوای گەورە ئینشاءڵڵا هەر قەدەمێکە لە ئەو وڵات دوور و لە هەڵەبجەی شەهید و لە باقی کورساناتەوە کە ناوتانە خوای گەورە ئینشاءڵڵا گشتی بکاتە زەخیرەی قیامەت بۆ هەموولا. شەوێکی سارد و خەماویم لە کۆمەلگای کویک بەڕێ کرد بۆ بەیانیەکەی لەگەڵ هەڵاتنی خۆر گەشتمە ناو سەرپێڵی زەهاو. لێرە ئیتر زمانی وتن و نووسینم نەبوو، تەنها گوێم لە چیرۆک بوو. 30 کەس لە خزم و کەسوکار لە ماڵێکدا شەوی بوومە لەرزەکە مەراسمی جەژنی لەدایکبوونی منداڵەکەیان دەبێت، بەڵام بەهۆی بوومە لەرزەکەەوە هەر 30 کەسیان لە چەند چرکەیەک گیان لەدەست دەدەن. ئەم پیاوە کاتێک دەگەڕێتەوە سەرماڵی ڕووخاوی چۆن بە دوی ژن و منداڵەکانی داوەیلان دەبێت، چۆن لەگەڵ دۆزینەوەی خۆشەویستانی بە مردوویی لەژێر دار و پەردووی ماڵەکەی بیری هەر لای خوددا دەبێت. دەیان چیرۆکی نەبیستراوی تر کە ڕەنگە بە دەیان ساڵی تریش هەر نەبیستراو بن.
تالكو قصر شیرینه بیا ویرانه سرپول زهو لخاک یکسانه کرندو شابا سیپو چنهستو شومبی بیسیک آبان کرماشانگم بیاخین باران تسلیتی شم و پیت کرماشان كريل خاص خاص لبيرو جوا لجيري خاك بيقونا كوشيان هربي لجير خاك جنازه أول هات محل دورة بان مكرد بان كريوم مكرد محمد بارسا باني مأكرد لو قسمته هاتم لو قسمته شو مجير مالا وكرميا غازي اشتوا وقشتي وازبو بوي غاز آمي كوش يعني إنسان بيجم حساوك خفو دي شو مجيرو بان مكرد بارساي بابا يكي جاي دا بارسا أنا قسمة جيرو لا هم قسمتها جنك فوتي كردو تق منالكا ميوان طبقي بان مانو طبقي چوارمون میوان طبقه چوارمون آره هاتنا ورا چون او هات لبین ستونه گاجنا فوتی کردو حامله چو جنگا تم نمدی ولی نمتوانی تماشا کنم تیان جنگا من نالغی جلزیگی دراتت هجم هشتم والله من نالغان خوم اول آن ما هین کرد دوایی من نالغان خوم دوایی زنیم که هنم قسمت این ساختمان هات و خوار دوایی یک ساعت لوی که گریم لقسم ام قسمت گریم من نالغان خوم دیلوی حتی نه مش ناسي يعني او تابوت وزو هنا باس هو فقط لطريق طلاي خانم وطلع لدسيا ولطريق طلاقان ناس يعني جوري كورجي قردو باشو اصلا فقط سريد يعني نما زين كوريا كنشكاتا واني كهاتن كومك ميان كرد وتيان جنگو كنشكا فوتي كرده وتم جنگو كنشكا پز منالغان منيه لخوام دوای تماشام کردو سری دسیم کرد دسی دیارو طلاقان دسی دیزانی وتمام منالغان منه حتى تا یک ساعتش قسم نکرد بو مال خزرم اونج لکرماشان و هاتون وتم با شو كان بيوارني ودواي كما كما ينتقاني نمكروتم بوين من الغانم حكيان سريان زربي خواردو خانم ام قسمت للسريا فشاري بياتو بارسايش بان سري فشاري بياتو سحلانت بياك سلام والله مشكور خوامك يعني تنها تشتيك امد لا اله الا الله يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك وعظيم سلطانك او موت دي لو من او شوتها شوكي ام قصير الموت دي لو زياده تشتيك من موت
بەوتەی لێقەوماوان خزمەتگوزاریەکان لە دوای سەردانی ڕێبەری کۆماری ئێران زۆرتر و باشتر بوون. تیمە جۆرا و جۆرەکان سەرقاڵی خزمەتکردنی خەڵک بوون. بەشێکیان بە دابەشکردنی خواردن و ژەمە خۆراکەکان بە گەرمی و بەشێکیشیان بۆ دابینکردنی خزمەتگوزاریە تەندروستیەکان ماڵ بە ماڵ و دێ بە دێ دەگەڕان. ئێمە لە تیمەکانی فریاگوزاری بەسیجین لە خوێندکارانی زانکۆ لە شاری کەرەجەوە هاتوین. یەک هاتوین لە 8 کەس لە بەشی فریاگوزاری لێ هاتوو، هەروەها کەسێکی ڕێخەر. ئەو لادەی کە ئێستا ئێمەی تێدایە دەوروبەری 40 خێزانن. ئەوەی کە لێرە و لە شوێنەکانی تر جێگەی سەرنجە بابەتی پاکوخاوێنیە. کاتێک کە بوومە لەرزە دێت وەزع تێک دەچێت. یەکێک لەو بابەتانی ژیانی هاوڵاتیانە کە ئەوە دەکرێت بە خێوەت یان کابینە و دروستکردنی خانوو چارەسەر بکرێت. بەڵام بابەتێکی تر کە زۆر گرنگە بابەتی پاکوخاوێنەیە کە یەکێک پاکوخاوێنی تاک و پاکوخاوێنی گشتیە. هیچێک کە ئێمە دەیکەین بۆ خەڵک کۆنتڕۆڵکردنی پاکوخاوێنی و ژینگەیە. کە ئێمە لە دووشەمەی ڕابردووە هاتوین و تا دووشەمەی داهاتوو لێرەین کە دەکاتە 6 ڕۆژ. لە ماوەی ئەو 4 ڕۆژەی کە ئێمە لێرە بووین تقریباً 8 گوندمان بەسەر کردوێتەوە. گەرچی سەرپێڵ تا ئێزگڵە نزیک بە کاتژمێرێک دوور بوو، بەڵام زۆرترین زیانی بوومە لەرزەکە لەم شارە بوو. لێرەش شاخی شانشین بوو کە دەکەوێتە خۆر هەڵاتی شاری سەرپێڵەوە. لە دوایین ئێواریمانەوەم لەم شارە سەرێکم لەو شاخەدا. ترسناکترین شوێنەواری بوومە لەرزەکە لێرە بوو. شەقبوونی زەوی بە قوڵایی جیاواز تا قوڵی 20 مەتر. ئەوەی لێرە سەرسامت دەکات چەندها دەسەڵاتی خوددایە. ئەمە پێشتر نەبوو یا شەو بوومە لەرزەکە دروست بوو؟ ئەگەر ئەمە ئێستا هەیە لەمە خراپتیژ هەیە وەبانەوە ڕیزش یا شکافێکی بەو گەورەی هەیە؟ کاکە گیان ئیە ارتفاعاتە بێژن ارتفاعاتی ئێمە کوێ ناوی شانشینە. ئێرە چە منطقەی ئاوایل کانیازیز و قورچی واشیە. ئی شکافەلێکە لێرە ملاحظەکەین هین بعد از زلزلەکەس، یعنی شەوە زلزلەکە کە اتفاقەکە ئی شکافەلێک کلەن ایجاد بی. ئەو دەیشە زمین ڕانش کرده ئەو قسمەتە لە ئێردەشە ئی شکافەلە ایجاد بی تا قبل از زلزلە ئیدو شکافەلی لی منطقە نەویە. یە هین زمانی که بعد از زلزلەکە ایجاد بی. هەر یەکسەر لە زلزلەی ئەوەلیە شەوی ئەوەلیە ئەمە دروست بۆیان لە شەوانی؟ بله، یعنی کە ئەمقیان فرەترە هین زلزلەی ئەسلی بیە. منتها لەولایە هەستی ممکنی پەس لەرزەکان بیت کە کامترە ولی ئیە ئەمقیان زیادە هین زلزلەی شەو ئەوەل بیە. ئەوانی کە لەم لادیانە لەم دیایانە نیشتەجێ دادەنیشن هێشتا ترسیانەیە لە ڕێزشەم؟ قەتعاً کە ترسیان مەسەلەن گشان بە سوورەت گروهی کوچیان کردێ چینەسە ئەو خوارە چادردانە و خەتەرەیەکە خەتەراتە احتمالی کە ئێردا ممکن تهدیدیان بکشان چینەسە خوار. ئەم ڕیزشە باڵایی ئەوە شەری بوومە لەرزەکەس؟ بله بله، ئیە کوێت تماشا بکە ئەو شکافەلێکە کۆلان ئیجاد بیە هینە زلزلەکە هەست کە ڕیزش کردێ کوێگە. شەو زلزلەکە تۆ لەکوێ بووی؟ ئیمە شەو زلزلەکە لە ماڵ بووی من. هیچ سا لێرەوە هات؟ سا نەوەلە شتێکی نیم. يعني هيك نور اگر منظور نوره يعني نه من نور نیم دنگ دنگ بله دنگ هست ولی نورك نیم ولی دنگ فرق گورای کات هل لیردا مخصوصا لیردا که زلزله حرکت کل رسی ایردا
جۆرێکە کەسەرهوشن ئێردا دەنگ فلێکدا دەسو حەزم لە جێهێشتنی ئەم شارە نەبوو. آخر وڕێی بەرز و ئیمانی بەهێزیان بە مردن و قەدەر و میوانداری گەرمیان تەنانەت لە گۆشەی خێوەتی سارد سەرمای شەوانی بیردەبردمەوە. هەرچەندە گوێم لە گێڕانەوەی ڕوودانی بوومەلەرزەکە لە خەڵک دەگرت بێزار نەدەبووم. آخر چیرۆکی هیچ کەس لە یەکتر نەدەچوو. بەڵام بە ناچاری سەرپێڵی زەهاوم ڕوو بە باشووری کوردستان و شاری سلێمانی جێهێشت.